دانیشتوانی گوندەکانی براری خەڵخاڵان لە سەر ڕێگای نێوان قەزای تەقتەق و ناحیەی ئاغجەلەر گرت بوونەوە و داوای دروستکردنی پردێک لە ڕزی گوندی قەسرۆک دەکەن کە بەهۆی نەبوونیەوە لە وەرزی بارانباریندا ژیانیان دەکەوێتە مەترسیەوە. بە وتەی دانیشتوانی ناوچەکە لە کاتی هاتنی لافاودا ڕێگاکە بە تەواوی دادەخرێت و چەندین جار ئاو ئۆتۆمبیلی هاوڵاتیانی بردووە. یەکێک لە مەترسیدارترین ڕووداوەکانی ساڵی ڕابردوو ڕوویدا کاتێک پاسێکی خوێنکاران کەوتوتە ناو ئاوەکەوە و بە هەوڵی خەڵک منداڵەکان ڕزگارکران. وەکەوەی خۆپشاندەران بۆ 964 قسەیان کردووە ئەوان داوا لە حکوومەت ناکەن چونکە چەندین جار داوایان کردووە وەڵامیان نەدراوەتەوە. ئێستا داوا لە خێرخوازان دەکەن هیممەتێکیان بۆ بکەن و ئەو پردەیان بۆ دروست بکەن. ئەم ڕێگایە بە ڕێگایەکی گرنگ هەژمار دەکرێت و ڕێبوارێکی زۆری لەسرە چونکە 3 پارێزگای هەولێر، سلێمانی و کەرکووک پێکەوە دەبەستێتەوە. لای خۆیەوە هێمن بەهجەت بەڕێوەبەری ناحیە ئاغجەلەر سەبارەت بەم گرفتە بە 964 وت کە نووسراوی فەربیان ئاڕاستەی ئاوادانکردنەوەی چەمچەماڵ کردووە و بڕیارە هەر کاتێک کەش و هەوا جێگیر بوو دەست بەکارکردن لەو پردەدا بکرێتەوە.